بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر پرسی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق هەروە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد سەرەوە دەکەین بۆچی دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق ئەوەندە دوا کەوتووە یەکشەممە دواوادەیە ئەگەر لەو کاتە شیعەکان کاندیدی سەرۆکوەزیران ئێگلا نەکەنەوە چی ڕوودەدات و کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق لەسەر چ بنەمایەک دیاری دەکرێت و سەبارەت بە کارنامەی حکوومەتەکەش کورد چۆن بەشداری بکە ئایا ئەم جارە کە خۆناغی دوای جەنگیشە کورد چۆن بەشداری بکە چۆن دەتوانێت مافەکانی خۆی دەستەبەر بکە کێشەی نەوت کێشەی موچە یەکلا بکاتەوە و باز لە بڵین کارەکانی داهاتوش دەکەین قۆناغی دوای پێکەنانی حکوومەت ئایا کاریگەری دەبێت لە سەر هەرێمی کوردستان و پێکەنانی حکوومەتیش لە هەرێمی کوردستان ئەم پرسانە لەگەڵ بەڕێز هاوڕێ تۆفیق یاساناس کە لە سەرۆکاتی کۆماریش ڕاوێژکارە قسەی لەسەر دەکەین کاک هاوڕێ بەخێر بێن سوپاسیان زۆر سوپاس دەکەین بەخێر بێن ئەگە سەرەتا لە سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو ماوە دەستوریانەی کە دانرابەوە هەڵبژاردن لە 11 کرا یەکەم کۆبنەوەی پەرلەمانی عێراق لە 29 کرا دەبە سەرۆکی کۆمار لە 28 یەک هەڵبژاردنی کراوای بەڵام لە 11 نیسان بن سەرۆک کۆمار هەڵبژێردرا ئێستاش لە بەردەم سەرۆکوەزیرانن ئایا بۆ تەوقیتەی کە دانراوە بۆ سەرۆکوەزیران دەتوانرێت دێگلا بکرێتەوە یاخود لەم پەرەکان چی؟ بێگومان دەستوری عێراق دەستوریشی پێشکەوتووە و دەستوریشی کامڵ و پێگەیشتووە بەڵام ئەم دەستورە کە ئێستا جێبەجێیەکەین لە کاتی جێبەجێکردنا لە کاتیەوەی کاڵێن پراکتیزەکردن کارپێکردنی چەند کێشەیەک لە جێبەجێکردنی دەستورەکە دەرکەوتون من باسی ئەو دەقە دەستوریانە ناکەم کە کێشەی سیاسی و نەتەوەیی لەسرە ئەتوانم ئەم کێشەیە وەکو کێشەیەشی دەوڵەتداری کێشەیەشی هوەری دەستوری ببینم ئەویژەوەیە کە لە دەستوری عێراقا باسی ئەوەی نەکردووە ئەگەر هاتوو لە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکۆمارەوە بۆ ماوەی مانجێک هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانەوە بۆ ماوەی مانگێک کە سەرۆکۆمار هەڵبژێرێ ئەگەر لە مانگەکە سەرۆکۆمار هەڵ نەبژێرا چی ڕوئەیات لە دەستورە ئەمە باز نەکراوە کە ئەمە باز نەکراوە دەرگای کردوتەوە بۆ ئەوەی کە بەرەو خۆناغی پێشلکاری دەستوری و بۆشایی دەستوری بڕۆین بێگومان ئەویژێ شەکل لە تایبەتمەندیەکانی سیستەمی پارلەمانی نەک لە عێراق لە هەموو سیستەمە پەرلەمانیەکان لە دموکراتیەکانی ئەوروپاشا زوو حکوومەتەکانە گۆڕێن یعنی یەکێک لە لایەنە خراپەکانی سیستەمی پارلەمانی لایەنی باشی زۆرە یەکێک لە لایەنەکانی ئەوەیە کە لەبەرەوەی سیستەم پەرلەمانیە سیستەم حیزبایەتیە هەوا و هەوەس و بەرژەوەندی حیزبەکانی جۆرە و جۆرە بۆیە زوو کابینەکە گۆڕێت تەنانەت لە قۆناغی پاشایەتی لە دەوڵەتی عێراقا کە سیستەمی پاشایەتی دەستوری بووە و پارلەمانمان هەبووە ئەنجومەنی وەزیرانمان هەبووە زیاتر لە 10 جار حکوومەت گۆڕاوە لە کوێیت لە زۆر شوێنی تریش ئەمە یەکێکە لەو تایبەتمەندیانە ئەوەی کە پەیوەندی بە سەرۆکوەزیرانەوە هەیە مادەی 76 دەستور پێکاتوە لە 5 بڕگە بۆ سەرۆکوەزیران تا ڕادەیەک پێشکەوتووتر چارەسەری کێشەکەی کردووە چۆن یەکەم ئەبێت لە ماوەی 15 ڕۆژە دڵخوازی کوتلەی گەورە پێشکەشی سەرۆکۆمار بکرێ 11 ئەیلولی ئەم مانگە 11 نیسان بەڕێز سەرۆکۆمار هەڵبژێرا سبەینێ کە ڕۆژی یەکشەمەی و 26 مانگە کاتژمێر 12 شەو ئەو وادەیە کۆتایی پێێت واتە 15 ڕۆژەکە تەواوە بێ ڕۆژی دووشەممە ئەگەر ناوێک نەبێ ئەچینە قۆناغێکەوە کە پێڵێن قۆناغی نادەستوری قۆناغی پێشێلکردن و لە ناو دەستورە باسی نەکردووە کە ئەگەر کوتلەی گەورە پێشکەشی نەکرد چی بکەین بڕۆین بۆ کوتلەی دوام سەرۆکۆمار خۆی ناوێک هەڵبژێرێ ئەمەی باز نەکردووە ئەی چی باز کردووە دەستور 2-3 چارەسەر کردووە یەک ئەڵێ ئەگەر هاتوو ئەو کوتلەی کە ڕامان سپارت پێویستەکان لە ماوەی 30 ڕۆژە وەزیرەکانی دیاری بکە و کارنامەی حکوومەتەکەشی بنووسێ لە 30 ڕۆژانەی توانی ئەم کارە بکە ناوەکان ئامادە بکە ئەو وەختە سەرۆکۆمار کەسێک هەڵ ئەبژێرێ بۆ ڕاستپاردنی پێکێنانی حکوومەت دواتە ئەو وەختە دەسەڵاتی ڕەها بۆ سەرۆکۆمارە دوو ئەڵێ ئەگەر هاتوو لە ماوەی ئەو 30 ڕۆژەیە کاندیدی ڕاستپێڕاو بۆ پێکێنانی حکوومەت ناوی وەزیرەکانیشی پێبوو کارنامەشی پێبوو بەپێی دەستور ئەبێ بچێ بۆ پەرلەمان وەزیر بە وەزیر دانە بە دانە بەسەر بەخۆیی جابەجیا نەک بە یەکەوە ناوی ئەلیفە خوێندنەوە 50 زایدەنیەشی دەنگ بەدەست بێنێ کارنامەکەش 50 زایدەن یەک ئەوەی بە عەرەبی پێڵێن ئەغلەبیە الموطلقە
زۆرینی ڕەها ئەگە زۆرینی ڕەهای دەنگی بەدەست نهێنا دیسانەوە دەسەڵات ئەینەوە بەسەر کۆمار کە ناوێکی کە ڕاستپێرێ ناو لێنانی لێ بکە بۆ هەڵبژاردننی بۆ پێکێنانی حکوومەت کەواتە ئەم بڕگەیان بۆ شەهەیەکی دەستوریە کە لە دەستورە باز نەکراوە کە باز نەکراوە ئەی چارەسەر چییە؟ دوو ڕێگەیە ڕێگەیشانەوەیە کە سەرۆک کۆمار کاغەزێک نووسێ بۆ دادگای فدراڵی چکە دادگای فدراڵی یەکێک لە ئیشەکانی لێکدانەوەی دەستوریە ئەوەی بە عەرەبی پێڵێن تەفسیری دەستور بە کوردیەکی پەتی پێڵێن ڕاوەکردنی دەستوری ئەو وەختە داوا لە دادگای فدراڵیە کاڵی دادگای فدراڵی بە پێی مادەی 76 دەستور پێویستەکە لە 15 ڕۆژە ڕاستپاردنەکە بکرێ و ناوم پێشکەش نەکراوە و لە دەستوری شا باز نەکراوە دوای 15 ڕۆژەکە چی بکرێ ئەبێ ئێمە چی بکەین ئایا وەکو بڕگەکانی سێم و پێنجەم لە مادەی 76 کە باسم کردێستا دەسەڵات دراوە بە سەرۆک کۆمار ناوێک ڕابسپێرێ ئەو دەسەڵاتە ئەژێرنەوە بۆ سەرۆک کۆمار و ئایا میکانیزمی دیاریکردنی ئەو ناوە چییە لەبەرەوە جگە لەم ڕێگایە ڕێگەیەکی ترمان لە بەردەمانیە ئەو ڕێگایە کە ئەگەڕێینەوە بۆ دادگای فدراڵی بۆ ئەوەی کە دادگای فدراڵی لێکدانەوەیشی دەستوریمان بۆ بکاو لەبەر ڕۆشنایی ئەو لێکدانەوەیە بیکەین و ئەزمونێکیشمانەیە ببوورە جەناب ویسە پرسیار بکەی کابینەی ڕاستپێراوی محەممەد تۆفیق عەلاویمان هەیە لەو وەختەی کە بەڕێز بەرە محەممەد ساڵح سەرۆک کۆماری عێراق بوو نەیتوانی لە ماوەی 30 ڕۆژەکەیە حکومەت پێک بێنێ ئەو ڕای وابوو کە ئەبێ وەزیرەکان خۆی دیاریکە باوەڕی بەوە نەبوو کە حکوومەتەکە ئێتلافیە و حیزبەکان پشکێنێ حیزبانە ناو بۆ ئەو بنێرن ئەو ئەیود من بۆ شەرتە ئیشەکەمەکەم کە خۆم بە پێی پسپۆڕی و زیرەکی خەڵکەڵە بژێرم گوێ بە ئارەزووی حیزبەکان و حکوومەتی ئێتلافی نایم لەبەرەوە حیزبەکانیش بە دەنگیەوە نەچوون و شکستی هێنا کە شکستی هێنا مستەفا کازمیان کاندید کرد و ئەو بوو بەسەرک وەزیرانی عێراق بەڵام ئەو وەختە هەڵبژاردنەکەی مستەفا کازمی نەچون پرسیار لە دادگای فدراڵی بکەن بەڵکو کۆدەنجێک لە ناوماڵی شیعڕوویە هاتن بۆ کوشکی سەلام ئەو وەختە بەندە ئەو وەختە من لە سەرۆکاتی کۆمار نەبووم کۆبوونەوەیشیان کرد بە کۆی دەنگ کۆدەنجێشی لەسەر دروست بوو وەکو ڕێکەوتنیشی سیاسی نەک وەک ڕێکەوتنیشی دەستوری دووبارەیەکەمەوە لە دەسوورە ئاڵێ سەرۆک کۆمار کەسێک ڕاستپێرێ کەسێک شخصێک ئەو شخصایە کرێ بازرگانێ بێ سەرۆکی زانکۆ بێ ئەندام پەرلەمان بێ نەیوتوە بڕوا بۆ کوتلەی دووەم وەکو دەقی دەسووری ئەڵێ من باسی ئەوە ناکەم وەکو ئیرادەی سیاسی شتێکە ئەوەی کە لە دەسوور نووسراوە شتێکی ترە باش بەس بەڕێزت پێ دوێ سیناریۆکە ئەوەیە کە ناتوانن سپەی بڵێن ئەو ڕۆژەی کەماوە ناتوانین بەڕای بکەین خۆ دەزانی لە وڵاتی لە عێراقیش و لە کوردستانیش ئەم بابەتانە بەڕەهای قورسە بڵین ڕەنگە سعاتیشی تر شتێکی کتۆپەڕ ڕووبا و ناوێ پێشکەش بکەن بەڵام تا ئێستا کە من لە بەرنامەیە لەگەڵ جەنابەت دانیشتوم ئەگەری ڕێگنەکەوتن تا 12 شەوی سبەینێ زیاتر ئەبینم وەک لە ئەگەری ڕێکەوتن واتە گریمانی ئەوەی کە ناوێک پێشکەش نەکەن بەهێزترە لە گریمانی ئەوەی کە ناوێک پێشکەش بکەن بەڵام هیوام گریمانەکەی ئێمە شوێنی خۆی نەگرێ و ناوێک پێشکەش بکەن بەڵام ئێمە باوای دابنین ئێمە لەگدانەوەیشی پیشەیی ئەەکەین لەگدانەوە پیشەیەکە ئەوەیە کە ئەو پرسیارەیەکە تۆیکەی کە سبەینێ پێشکەشی ناکەن چی ڕۆیە باسمان کرد کە بێ سەرۆک کۆمار ڕۆژی دووشەمە یا سێشەمەی داهاتوو کاغەزێ بۆ دادگای فدراڵی بنووسێ ئەمانی کە باسمان کردیان نووسێ وا وەختە دادگای فدراڵی وەڵامێکەیەەوە وەڵامەکەی دادگای فدراڵی لە چەند گریمانەیەت یا ناپەڕێ یاڵێ کوتلەی گەورە دەستبەرداری مافەکەی خۆی بووە چکان ناوی پێشکەش نەکردووە ئەم مافە بین بە کوتلەی دووەمی گەورە ئەمەیشەکە لە گریمانەی تەفسیرێکی تر دەرگای تۆمارکردن لە ناو پەرلەمانی عێراقا بۆ کوتلەکان بکرێتەوە بۆ هاوپەیمانێتی تازە چکە ئەم کوتلەیە کە ئێستا وەکو کوتلەی گەورەی پارلەمانیە چوارچووی هەمانگی ئەو کوتلەیە چوون لە سەرۆکاتی پەرلەمان ناویان نووسی وەکو ژمارە خۆیان بە گەورەترین کوتلە نووسی ئەو وەختەژاریشکە کە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە بێگومان ئەوانەی کە ئێستا لە ناو چوارچەوەی هەماهەنگیا بوون بە دوو بەشەوە لەگەڵ خەڵکێکی ترا بڕۆن هاوپەیمانەتێکی تازە دروستکەن وەکو کوتلەیەکی گەورە خۆیان پێشکەش بکەن ئەمە تەفسیری دووەم تەفسیری سێم هاوشێوەی مادەی سێم بڕگەی سێم و پێنجەم کە چۆن ئەگە سەرۆک وەزیران لە 30 ڕۆژە نەیتوانی یا متمانی بەدەست نەهێنا دەسەڵات دەدرێ بە سەرۆک کۆمار دەسەڵات بە بەڕێ سەرۆک کۆمار بدرێ بۆ ئەوەی کە ئەو ناوێک ناو لێبنێ و
ئیتر دیارە ئەو ناولێنانەی ئەو وەکوڵێ وەکو مافێشی دەستوریە بۆ خۆی بەڵام دیارە بێگومانە چێ ڕاوێژ بە سەرکردە و کەسە سیاسەکانی پرۆسی سیاسی عێراقەکە لە چوارچەوەی ڕێکەوتنی نیشتیمانیان نایێت پێشکەشکە بەڵام هەموو ئەم گریمانانەی ئێمە وتمان ئەمانە هەمی جێ هەڵڕێ بۆ دادگای فدراڵی و بێت چاوەڕێی ئەو تەفسیرە بکرێت ئەگەر هاتوو کاندید هەتا کاژمێر 12 شەوی سبەی شەو پێشکەش نەکرا. باشە بەس پێشترمە ڕووی داوە لە دوای 2023 ئێستا علاویمان هەیە سەرۆک وەزیران بۆ جعفەری مالکی عەبادی عادل عەبدولمەهدی کاظمی سوودانی حەوت سەرۆک وەزیران پێشترەوە ڕووی داوە لە ماوەی دەستوری نەتوانرێ سەرۆک وەزیران یەکلا بکرێتەوە لەو 15 ڕۆژەی دوای هەڵبژاردننی نەخێر نەتوانراوە سەرۆک کۆمار نەخێر ڕووی نەیەوە چکە ئەمە دوو بڕگەیە بڕگەیشان لە 15 ڕۆژە کەسەکە ڕاستپێرین وی بە عەرەبی دەڵێ تەکلیفێکی ناوی لێنین لە دوای ئەوە بڕگەی دووەم دەست پێکا ماوەی مانگیشی هەیە 30 ڕۆژی هەیە کە بڕوا ناوی وەزیرەکان هەڵبژێرێ و کارنامە وی بە عەرەبی پێڵێن منهاجی حکومی کارنامەی حکوومەتەکەی پێشکەش بکە کارنامەی حکوومەتەکە ئاسانە لە هەنێکی تیۆریە بەڵام هەڵبژاردننی ئەندامانی وزارەتەکەی کە پەیوەندی بە ڕێکەوتنی سیاسی هەیە لەگەڵ لایەنەکان و دابەشکردنی کاریشی ئێجگا سەخت و قورسە چکە ئەوانەی کە دەنگت پێیان 50 زایدن یە کەرێکە داواکاری هەیە ژماری وەزارەتەکانی سنوردارە ئەلیف داوای وەزارەتی نەوتەکە باش داوایەکە جیمیش داوایەکە بۆ ئەو کەسێک کە ڕاست پێراوە کاریشی سەختە بێ ئەتا ئاگاتە ئەو ڕێکەوتنی کە سێ چاو لەسەر یەک پۆسی وزاری چۆن چارەسەر بکە بە هەمان شێوە بۆ وەزارەتەکانی تریش ئەوەی لە عێراقا ڕوویە ئەزمموی ئەوەیە کە لە 30 ڕۆژەکە حکوومەتی پێگن کابینە پێکبێن بەڵێ نەک ئەوەی کە لە ماوەی 15 ڕۆژەکە تەکلیف نەکرا بەس پێشتر ئالەتی سەرۆکوەزیران چۆن یەکلا دەکرا بۆ ئەمجارە شعکان بۆیان یەکلا ناکرێتەوە حەوت سەرۆکوەزیران هەبوو لە دوای ساڵی 2023 نەخۆی ئەم جارە ژێکلایەن کردبووە ئەگەر ئاگادار بیت ئەوان لە کۆبوونەوەی خوانە بە فەرمی ڕایانگەیان کە ئەوان نووری مالیشی پێشکەشەکەن ما بۆ سەر ئەوەی کە بیکەن بە کاغەزێکی فەرمی ئاگاری پەرلەمان بکەنەوە پەرلەمانیش ئاگاری سەرۆک کۆمار بکاتەوە بە شێوەیەشی ڕسمی بەڵام دوای ئەو تویتەی سەرۆشی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ بارودۆخەکە گۆڕا و ئێستا چوارچەوەی هەماهەنگی لە بارودۆخێکی سیاسی دژوارە یەکەم ئەو کاندیدەی کە دیاری کراوە خۆی داوای گەڕانەوە و پاشەکشەی پێشکەش نەکردووە پێداژیرە کە ئەو هەر کاندیدە دووەمیش ئەوانیش نەگەیشتونێتە ئەوەی کە ڕێبکەون لەسەرەوەی کە زۆرینەی شیوان بەدەستێ نابێت لە ناو خۆیانە کە کاندیدیشی تر سەرخەن واتە سەرچاوی کێشەکە لێرەوە دەسی پێکرد دوای ژینە بێگومان ئەوان کاندیدی خۆیان دیاری کردبوو واگەر ئەو تویتەی ترامپ نەبووە ئێستاکە ئەتوانم بڵم نووری مالیشی ئێستا سەرقاڵی گفتوگۆکردنە بوو بۆ پێکێنانی وزارەتەکەی و تەنانەت هەڵبژاردننی سەرۆک کۆماریش لە ڕاستیا کە دواکەوت بۆی سەرۆکوەزیران بەشێشی زۆری بەڕەهایی ناڵم پەیوەندی هەبوو بەوەی کە ئەوان ڕێنەکەوت بوون چکە نەریتەکەی ئەوان ئەوەیە کە نەک لە 15 ڕۆژە ئەو ڕۆژەی کە سەرۆک کۆمار هەڵەبژێرە هەر هەمان ڕۆژ سەرۆک کۆمار کاندیدی گەورە ناوێشی پێشکەشەکەن و جاری وایە لە پەرلەمان یاخود چەند کاژمێرە دوای ئەوە ڕاگەێنێ بەڵێ بەس ئەرێتی کەی دیارە یەکلاکردنەوە لەسەر چ بنەماکە ئێستا هەندێک جار لەسەر بنەمای کورسی بۆ وایە هەندێک کەسێکی و کازمی کوتلەی نەبوو سوودانی دوو کورسی هەبوو سەرەتا ئەوان ڕوو کردوەوە لە پێ دوای ئەم جارە بڵین لە ناو ماڵی شعاوی کە بەڕێز ئاگاداری خوێنەوەی بۆ دەکەی ئەم جارە ئالێتەکە دیارە سەر چ بنەمایەکە لە ڕاستیا ئەوەی کە مرۆڤی خوێنێتەوە و چاودێریەکە ڕێنەکەوتون لەسەر ئالێتێک بۆ نمونایشێک لەو پێوەرانە ئەوە بوو هیچ کام لە سەرک وەزیرەکانی پێشووتر بەشداری نەکەم مانگی بووە هەرچێوەی سەرک وەزیران بووە بە سۆدانی مالیشی عەبادی مستەفا کازمی هەمیان بێ بەش بکرێن ئەو کەن بە پێوەرێک بۆ چوونێکی تر ئەوەیە نەخێر ئەوە نەبێ بە پێوەرێک پێوەری ئەوەی کە ئەو کەسە حزب دروست نەکە قواری سیاسی دروست نەکە پابند بێ بە کارنامەی چوارچێوەی هەماهەنگی بەرەو تاگڕەوی نەڕوا پابند بێ بە ڕێنماییکردنی چوارچێوەی هەماهەنگی بۆ چوونێکی تر ئەوەیە کە ئەو سەرک وەزیرانە لەبەرەوەی عێراق ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە و عێراق پێویستی بەوەیە کە لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و خۆرئاوا پەیوەندی هەبێ و هەم لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیش پەیوەندی بەهێز بێ سەرک وەزیرانە بێ کە ئەم هاوسەنجێ لە نێوان ئەم دوو بەرەیە بپارێزێ بەڵام دیارە کورسی سەرک وەزیران هەتا دێ کورسیەشی بە نرخترە بێ و سەرچاوی ئەم کێشەیە پێم خۆش بۆ ئەو پرسیارەوە کرد ئەممان با بۆ دێڕێک کە پەیوەندی نەکرد بە شیعەوە هەیە
پەیوەندی بە کوردیشەوە هەیە. لە دەستوری عێراقا وشەی سەرۆک وەزیران بوونی نییە. وشەی سەرۆک وەزیران ڕئیس الوزەرا بە عەرەبی بوونی نییە. ئەی چی بوونی هەیە؟ ڕئیس مەجلیس الوزەرا، سەرۆکی ئەنجومەنی وەزیران. لە جیاوازەکەی چییە؟ سەبۆت باسەکەم ئەمە یەکەم جیاوازی زمانەوانیە، دووەم جیاوازیەشی جەوهەری دەستوریە. سەرۆکی وەزیران واتە دەسەڵاتی ڕەها هی سەرۆک وەزیرانە. سەرۆکی ئەنجومەنی وەزیران یعنی ئەنجومەنێکت هەیە، ئەو سەرۆکی ئەنجومەنەکەی ئەنجومەنەکە ئابا بەڕێوە، چۆن ئەڵی سەرۆکی پارلەمان بڕیار بۆ چێە؟ بڕیار بۆ پەرلەمانە. خۆ سەرۆکی پەرلەمان یەک دەنگە، سەرۆکی پەرلەمان دانیشتنەکە ئابا بەڕێوە، بەڵام سەرۆکی پەرلەمان ناوەند نییە، جەوهەر نییە، سەنتەر نییە. ئەوەی سەنتەری بڕیارە، داینەمۆی بڕیار دروستکردنە زۆرینەی پەرلەمانیە. ئەنجومەنی وەزیرانیش ئەنجومەنی وەزیران بڕیار دروستەکە، سەروەری بۆ ئەنجومەنی وەزیرانە. بۆیە لە دەستوری عێراقا سەرۆک وەزیرانمان نییە. لە سەردەمی پاشایەتی کە باسم کرد سەرۆک وەزیرانمان هەیە. گەبڕۆی بۆ دەستوری ئەو وەختە هی سەردەمی پاشایەتی سەرۆک وەزیرانمان هەیە، سەرۆک وەزیران دەسەڵاتیشی فراوانی هەیە. بەڵام لە دەستوری عێراقا بە مەبەست، چونکە عێراق کوردیتیایە، عەرەبیتیایە، شیعیتیایە، سوننیتیایە، هەموو ڕەنگە لە ڕووی نەتەوەیی و تایەفی، بۆی بەرەو تاگڕەوی و دیکتاتۆریەت نەڕوە. ئەنجومەنی وەزیران یعنی حکوومەتێکی کاربڕێکەری کۆمەڵی هاوبەشمان هەیە. بەڵام کێشەکە ئەوەیە کە ئێمە بەڕاستی کابینەی یەکەمی نوری مالیشی وابوو بۆ مێژوو و ئەو بەڕێزانی کە وەزیر بوون، ئەو بەڕێزانی کە وەزیر بوون شایەتی ئەو ڕاستەیەن کە هەموو شتێک لە ئەنجومەنی وەزیرانە و بەڕاستی پیادەی پەیڕەوی ئەنجومەنی وەزیران کراوە. باسی خولی دووەم ناکەم کە بەرەو ئاراستەی تاگڕەوی ڕۆیشتووە. و ڕێز سەرۆک وەزیرانەکانی تری، سەرۆشی ئەنجومەنی وەزیرانەکانی تریش کە هاتوون بە هەڵسوکەوت، ئەوەی بە ئینگلیزیەڵە دیفاکتۆ، بە خۆسەپاندن کارێکی وایان کردووە کەسێکی بەڕێزی وەکو تۆ کە ڕۆژنامەوانی بەشێشی زۆری پەرلەمانتار و سەرکردە سیاسیەکانیش بەلایەنەوە سیرە کە ئەڵێن لە دەستوری عێراقا سەرۆک وەزیران نییە. خەڵک کە جوێی لەم قسەیە بێ زۆر بەلایەوە سیرە، چۆن سەرۆک وەزیران دەسەڵاتەنی ممارەسە کردووەکەی سەرۆک وەزیرانە. بەڵام بە عرف بە دەستور پێچەوانی دەستورە، لە دەستورە هیچ دەسەڵاتێکی بۆ سەرۆک وەزیران دیاری نەکردووە. هەموو دەسەڵاتێک ئەنجومەنی وەزیران. بۆ نمونە بەسەندکردنی یاسای بودجە، بە دەنگدانی 50 ئەنجومەنی وەزیران، باشە دانانی پلە تایبەت، بریکاری وەزیر، ناولێنانی سەفیر، بەڕێوەبەری گشتی، قایم قام، بەڕێوەبەری ناحیە، ئەبێ بێتە ئەنجومەنی وەزیران. وەزیرەکان بەیەکەوە دەست بەرزکەنە وەکو پەرلەمان، چۆن لە هۆڵی پەرلەمان هەیە. بۆ نمونە ئەگەر 21 وەزیرن ئەبێ 11 وەزیر بڵێ بەڵێ دەیەکەی ترڵێنەوە بڕیار ئەنووسن و ئیمزایەکەن و بڵاوێکەنەوە و ئەم بڕیارە چۆن قانونی پەرلەمان ئەیبی بۆ دادگای فدراڵی. شایانی ڕەخنە لێگرتن بە زمانی قانونی ئەڵێن تانە لێدان، بە عەرەبی ئەڵێن طعن لە دادگای کاژێڕی یاخود لە دادگای فدراڵی. بەڵام وا پێچێ وەکو باسم کرد بەهۆی ململانی سیاسیەوە هەیمەنەیەکی تاگلایانە بەسەر ئەنجومەنی وەزیرانە هەبێ، کارگەشتووەتە ئەوەی کە ناوی ئەنجومەنی وەزیرانمان بیرچوو بێتەوە، با دوور نەکەوینەوە. ئەگەر ئەنجومەنی وەزیران بەپێی ئەوەی کە لە دەسوورا هاتووە چالاشی بکەینەوە، بە باوەڕی من زۆر کێشە نابێت شوێ بێ بە سەرۆک وەزیران. ئەو کاتە و کێشەش دروست دروست نابێت، نەک بۆ شیع، بۆ کوردیش، بۆ ئێمەش. بۆیە ئێمە زۆر جاگلەیەکەین ئەڵێن وەزیرمان ناردووە بۆ بەغا هیچی بۆ کورد نەکردووە. بۆچی هیچی بۆ کورد نەکردووە؟ خۆ وەزیری تایە لە ناو ئەنجومەنی وەزیرانە تووشی دەنگ هەڵبڕین و کێشەی گەورەش بووە لەگەڵ هاوتا و هاوڕێکانی و لەگەڵ سەرۆک وەزیرانیشە. بەڵام لەبەروی شتە سەرێکیەکە لای سەرۆک وەزیرانە. چۆن لای سەرۆک وەزیرانە؟ تۆ یاسای بودجەت هەیە، لە یاسای بودجە و دابش کردووە بەسەر وەزارەت و دەستەکانە. خشتە هەیە، بۆ نمونەڵێ وەزارەتی کشت و کاڵ 100 ملیار دیناری عێراقی بۆ کڕینی گەرموجۆ، 50 ملیار دینار بۆ دروستکردنی بەنداوێک لە فڵان شوێن. ئەمە ئیتر دەسەڵاتێکە بۆ وەزیری کشت و کاڵ. بەڵام ئەمان بە دیفاکتۆ نەک بە دەستور جاریش کە ئەبێ وەزیرەکە بڕوا کاغەز بنووسێ بۆ سەرۆک وەزیران بڵێ 50 ملیار دینار هەیە بۆ دروستکردنی بەنداوێک لە بودجەیە، تکایە ڕەزامەندیم بۆ بن. ئەگەر بینی باش بێ نووسراوی بۆ کا بۆ وەزارەتی دارایی، ئەگەر بینی باش نەبێ ئەڵە جارە پارەمان نییە. کەواتە وەزیرەکە ئەکەوێتە ژێر ڕکێفی سەرۆک وەزیرانەکەوە، کەواتە ئەنجومەنی وەزیرانەکە وەکو چۆن بڵێ بەڕێوەبەری کۆمپانیایەک، بەرپرسی شوێنێک، دەسەڵاتە نووسراوەکانی سنووردارە، بەڵام هەرس و کەوتەکانی خۆی ئەسەپێنێ. بۆیە پێویستەکە ئێمە ئەمە ڕاستکەینەوە. ئەمە لە بەرژەوەندی برایانی شیعەیە، لە بەرژەوەندی برایانی سوننێ، لە بەرژەوەندی کوردیشە
و ئەمە وەڵامی ئەو پرسیارە ژاتەوە کە لە پێشەکەکە تاوت کورد چی بکە ئێمە ئەبێ شەڕی چالاکردنەوەی ئەنجومەنی وەزیرانکەین شەڕی ئەوە بکەین کە لە دەسوورا شتێکمان نییە ناوی سەرک وەزیران بێت سەرۆشی ئەنجومەنی وەزیرانمانەیە ئەنجومەنی وەزیران بەهێزکەین کاری بە کۆمەڵ بەهێزکەین ئەمە بە باوەڕی من خاڵێکی جەوهەریە باشە بەس سەبارەت بە بڵێنکانی دەکان ئێستا لەناو ماڵی شەعە کە یەکلا ناکرێتەوە پەیوەندی بەوەیە کە سەرۆک وەزیران ئیمتیازی زۆری هەبوو بۆ نمونە سوودانی 2 کورسیە بۆ ئێستا 46 کورسیە ناوەگەر نیوەشی خۆی بێت زۆرە یەکێک لەوەیە کە ئەو مەرجەدا بنێن کە ئەو کەسە حەزب دروست ناکات چکە کامی بە سەرک وەزیران وەکو جەنابە وتە هیچیش نەبی دوایی 40-50 کورسیە چکە هەموو دەوڵەت لە بەردەستە سوپال لە بەردەستە پارە لە بەردەستە و پاشان نەبی بە ئەستێرە هەموو ڕۆژێک لە تەلەڤیزۆن و دنیا بڵاو بیتەوە بۆیە ئەوان ڕەنگی شێک لە مەرجەکانیان ئەوە بێ کە ئەو کەسەی ڕایسپێرن بۆ ئەم کارە بەڵێنی ئەوان باتێک کە خۆی تەرخانکە بۆ کاری حکوومەت و بیر لە داهاتووی سیاسی نەکاتەوە لە پەنای حکوومەت و ئەو متمانەیە قواری سیاسی دروست پێ دوای دابەشبوونی زۆر هەیە ئێستا لایەنە سەرەکیەکانی چوارچێوەی مانگی بۆ نمونە دەوڵەتی قانون بڵین بە دوو بەشپەیمانی بڵین دوو بەشی یەکەمیان زۆرینەیە یەکێ پێکاتوە بۆ نمونە ئەمانە پێکاتون لە عەمار حەکیم باشە ڕەوتی حکمە قەیس غەزعەلی باشە پێکاتوە لە سوودانی و چەند لایەنێکی تری لەگەڵا لایەنی دووەم پێکاتوە لە مالیکی و پێکاتوە لە هەمام مەحموودی و پێکاتوە لە ناوی چییە حقوقیان لەگەڵا حقوق بەڵێ محسین مەندەلاییان لەگەڵا ئەساس ساپەیمانی ئەساس بەڵێ محسین مەندەلاویشان لەگەڵا لەگەڵ چەند لایەنە یعنی ئەم بەرەی کە مالیکیتیە لە ناو چوارچەوەی هەمانگی وەکو ژمارە زۆر نین ئەو بەرەی تر وەکو ژماری کورسی بەدەسهاتوو لە پرۆسی سیاسی ئەوان زۆرینەن بەڵام ئەوان لە ناو چوارچەوەی هەماهەنگی لەسەر ئەو پێوەرە ڕێنەکەوتون کە قەوارەیەک ژمارەی کورسی چەنە بەڵکو لەسەرەوە ڕێکەوتون کە هەریشێشان وەکو سەرکردەیەک مافی دەنگێکێ بۆ نمونە حەیدەر عبادی ئەندامی ئیطاری تەنسیقیە هەر بەشداری پرۆسی هەڵبژاردنەکەشی نەکردو و تەنها کورسیەکیشی نییە بەڵام یەشێکە لە دەنگەکان لە ناو چوارچەوەی هەماهەنگی بۆ ئەوەی کە دەنگ با بۆ کاندیدی سەرک وەزیران بەزۆکو ناو ئێستا دوای بڵێن مالیکی دوای سوودانی باسی باسم بەدری و بڵێ مەسەرۆشی دەستی لێپرسینە و دادپەروەریە تایبەتە بەڕی شەکێشکردنی باز ناوی ئەو هەیە ناوی خەڵکی تر هەیە هەندێکجار ناوی حەیدر عبادی دێتە پێشەوە هەوڵ هەیە بۆی کە بەڕێوەبەری نووسنگی سەرک وەزیران ئیحسان عەوادی کە جاران لە قونسوڵخانە لە وزارەتی دەرەوە کاری کردووە لەگەڵ ئیبراهیم جعفەری و خولێک ئەندامی پەرلەمان بۆ ئێستا بەڕێوەبەری نووسنگی سەرک وەزیرانی ئێستا ناوی ئەویش دێت بەڵام ڕەنگە تا چەند ڕۆژی پێشووتر چانسی بەهێز بۆ باسم بەدری بوو بێ بەڵام گۆڕاوە ئێستاکە بارودۆخێک کاتۆتە پێشەوە نازانین بکوتم پێ دوای چاوەڕێ بکەن و توێژی ئەمریکا و ئێرانێک لا بێتەوە هیچ پەیوەندێکی بەوە هەیە وڵی بە پێچەوانەوە بوو ئەوە وا بکا کە پەلەتر بکەن بە بەڵگەی ئەوەی کە بۆیە سەرۆک کۆماریان هەڵبژێر وان 15 ڕۆژەش بۆی بێ بە فشار چکە بە پێچەوانەوە ڕەنگە ئەگەر خوا نەخواستە شەڕەکە هەڵگیرسێتەوە وڵاتەکە بەرەو چارەنووسیشی نادارە ڕۆن ناکرێتەوە وڵاتەکەت لە نزیکی ئاگری جەنگبی یا خۆت قوربانی جەنگەکە بی بەڵام حکوومەتێکی کاربڕێکرێ هەبێ مەواکە کە حکوومەتێکی خاوەندە سەڵاتی متمانە پێکراوە هەبێت چکە ئەو بارودۆخی ئێستا عێراق بارودۆخێکە هی ئەوە نییە کە دوای بخەی باشە من پێم وایە زیاتر پەیوەندیە بۆی کە ڕێناکەوە نەتوانین بە زمانێکی سادە بڵین شەڕی کورسی دەسەڵاتە لە ناوماڵی شیعەدا و باوەڕم وایە لە ناو سیستەمە پەرلەمانیەکانە ئەمە زۆر هەیە تۆ گەدیقەت بێجاری وایە کۆمپانیایشی بچکۆلە یا حیزبێک کە ژمارەی کورسی کەمیشی هەیە کێبڕکێ و کێشەی تێکەوێت لە سەرکردایەتی کردنی حیزبەکە بێگومان پۆستی سەرک وەزیرانی عێراق و باسم کرد پۆستێکی زۆر گەورەیە ئەوە ژوای کردووە کە ئەو کێشە گەورەیە پاک سەر کۆمار دەتوانێت ئەگەر بۆ چوارچێوەی هەمانگیش کەسێک داریکە و ڕای نەسپێرێت دەسەڵاتی دەستوری خۆیەتی سەر کۆمار نە بە پێی حاڵەتەکانە گۆڕێک و باسم کردێسە کە لە ماوەی ئەم 15 ڕۆژە ئەوان کوتلەی گەورە ناوێک پێشکەش بکە سەر کۆمار لە ڕووی دەستوریەوە مافی نییە ڕەتی بکاتەوە بەڵکو ئەبێ بینێرێ ئەی چ کاتێک مافیێس ئەو کاتە مافیباسم کە ڕەتکردنەوە هەبوو لە سەردەمی پێشوو نا ئەوە وەکو باسم کرد محەممەد تۆفیق علاوی بوو کە بڵێ نەیتوانی لە ماوەی 30 ڕۆژەکە ڕاستپێردرا بوو بڵێن ڕاستپێرا بوو بەڵام 30 ڕۆژی هەبوو ئەو 30 ڕۆژی کە هەیبوو نەیتوانی کابینەکەی پێک بێنێەوە لە مادەی 76 بڕگەی 3 باسیەکە کاڵێ
ئەو کەسەی سەرۆک وەزیرانی سەرۆشی ئەنجومەنی وەزیرانی ڕاستپێراو بە عەرەبی مکەلەف لە ماوەی 30 ڕۆژانەی توانی ناوی وەزارەتەکەی و حکوومەتەکەی پێک بێنێ ئەو وەختە دەسەڵاتە درێ بە سەرۆک کۆمار ناویشی تر پێشکەش بکات. ئەو وەختە گەڕانەوەکە بۆ سەرۆک کۆمارە، سەرۆک کۆمار ناوێت کاڵەبژێرێ. بەڵام وەکو باسمان کرد لەبەرەوەی عێراق وڵاتیشی فرەرەتەوەیە بێگومان هەر بە ڕێزێ سەرۆک کۆمار بێ بە دڵنیاییەوە ئەو دەسەڵاتە بە ڕەهایی بەکار نایانێ، تاگلایانە بە ویستی خۆی ناوێت دیاری بکە بە دڵنیاییەوە لەگەڵ کوتلەی گەورە ڕاوێژەکە بۆ ئەوەی کە لە ئەنجامە بە جۆرێک لە جۆرەکان ئەو کاندیدە دڵخوازیەوان بێت. چکە ئەگەر سەرۆک کۆماریش ناوێت کەڵ ببژێرێ لە ڕووی تیۆریەوە مادەم زۆرینە لە لای ئەوانەکەواتە ئەگەر 50 زائیدەن یەک ئەوان دەنگی پێنەدەن دیسانەوە ئەو کەسە شکست دەهێنێ. کەواتە ینی بابەتەکە بابەتێکی ژمارەیە، بابەتێکی وەکوڵێ بیرکاریە، بابەتێکە کە بێ لەگە ژمارەیە خۆبوونجێنی کە ناچارتەکە بە ڕاوێژکردن لەگەڵ ئەوانە بیکە. باش بۆ کورد دەبێت چی بکە لە کاتێکە بڵێنستا لە سەراستیارێمی کوردستان پەرتەوازەی هەیە لەوەی سەرۆک کۆمار بینیمان پەرتەوازەی هەبوو پارت دەڵێ مامەڵی لەگەڵ ناکەین. ئێستا کورد دەبێت چی بکە لە بەغدا ئەم بۆ پێکێنانی ئەگەر کاندی سەرۆک وەزیران ڕاست پێدرێت دەتوانێت چی بکە داواکاری چێبێمە کێشەی موچەشەیە کێشەکانی دیکەن. من وەکو باسم کرد یەکەمیان هەموو لە پێداگیر بین لەسەر ئەو ناونیشانەی ئەنجومەنی وەزیران چالاکەینەوە لە حکوومەتی فدراڵ. باشە ئەمەش لە چوارچێوەی تێگەشتن و ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ برایانی شیعە کە حکوومەت ئەنجومەنی وەزیران ڕۆڵێکی سەرێکی نەماوە. ڕاستە هەموو سێشەمەیە کۆ بێتەوە بڕیار دەرەکە، بەڵام سەرۆک وەزیران پێویستەکە پابند بێ بە قانونی بودجەوە و دەسەڵات ئەو دەسەڵاتی کە قانونی بودجەیە بە وەزارەتەکان لێگەڕێکە وەزارەتەکان پیادەیکەن، نەک ئەوەی کەوەکو باسم کرد هەموو وەزیرێ بۆ هەموو شتێک بوو بچووک و گەورە گەڕێتەوە بۆ لای سەرۆشی ئەنجومەنی وەزیران و سەرۆشی ئەنجومەنی وەزیرانیش بە پێی تێگەشتنی خۆی مامەڵە بکە ئەوە بەرەو تاگرەوی ڕۆ. دووەم ئەبێ وەزارەتی دارایی بێلایەن بکرێ. مەبەستم لە بێلایەنکردن چییە؟ خۆ وەزارەتی دارایی ئەندامی ئەنجومەنی وەزیرانە و ئەبێ بە پشکی یەکێک لە حیزبەکان. مەبەستم ئەوەیە کە لە قانونی بودجە مادەیە بچەسپێنن کە ئەو قانونی بودجەیە کە دەرکرا و بودجەکە بەشکرا بۆ داواکردنەکەی پێویست نەکا جارێکی تر بگەڕێیتەوە بۆ سەرۆشی ئەنجومەنی وەزیران. چکە ئێستا بۆ هەموو شتێک گەڕێیتەوە بۆ سەرۆشی ئەنجومەنی وەزیران. بەڕێزە ئاگایاری زۆر جار ئەندام پەرلەمانەکان ئەڕۆن بۆ لای وەزیری کوشتتوکاڵ بۆ لای سەرۆک وەزیران وەکو هەواڵێکی خۆش و مژدە بە جوتیارانی ئەیەن کە ئەڵێن ئەوە ڕەزامەندی درا پارەی گەنمەکەتانێنێ. ئەین جوتیارێک چەند مانگوو بووە دوعای خێری کردو تا باران ببارێ، بە ڕەنجی شانی خۆی و بە ئارەقی ناوچەوانی درێنەی کردووە، گەنمی کۆ کردوێتەوە، گەنمەکەی بردووە فرۆشتێتی بە حکوومەت پارەی نەیاوەتێ. مانگێ 2 6 مانگ 7 مانگ 9 مانگ دوای 9 مانگ پارەکەی وەرەگرێ هێشتا کە تۆکو مژدەی هەواڵێک پێی. باشە لە قانونی بودجەیە دیاری کراوەڵێ ئەم بڕە پارەیە بۆ کرێی گەنمی جوتیاران. قانونی بودجەیە پەرلەمان دیاری کردووە کە دیاری کردو ئیتر چ پێویستەکە تۆ بڵێ وڵات چین بۆ لای وەزیری دارایی ڕەزامەنیە. جا باشە کە ئەو ڕەزامەنیە کەواتە ئەو لەسەر و قانونەوەی کەواتە قانونی بودجە مەرەکەبی سە کاغەزە. بۆیە بێ ئەم مەسەلەیە بە ڕێکەوتنێکی سیاسی چارەسەر بکرێ کە قانونی بودجەمان دیاری کرد و پشکی وەزارەت و دەستە و حکوومەتی هەرێمیشمان جیا کردەوە. ئیتر پێویست ناکە ئێمە جاریشکە بگەڕێنەوە بۆ ڕەزامەندی سەرۆشی ئەنجومەنی وەزیران و ڕەزامەندی وەزیری دارایی. لە وەختەیە ئیتر کەواتە هەموو حکوومەتەکە بێ بە وەزیری دارایی. ئەگەر تۆ تێبینی بکە ئێستا ناوی وەزیری دارایی لە لای خەڵکی عێراق و خەڵکی کوردستان لە ناوی هەموو وەزیرەکان ناسراوترە. ئەمە لە کاتێکا لە وڵاتانی تر کەسە نازانێ وەزیری دارایی ناوی چییە. بۆچی؟ لەبەرەوەی مادەم قانون دەسەڵاتەکانی دیاری کرد و بودجەی کرد بە خشتە و دابەشی کرد، تەنها ئەو وەختە گەڕێتەوە بۆ وەزیری دارایی کە بۆ بابەتی ڕێشوێنەکانی جۆڵەپێکردنی پارە و بانکین و چاودێریکردنی دارایی، چکە قانون لەسەر و وەزارەتەوەی. ئەمە یەک. دوو، ئێمە بە ڕێکەوتنیشی سیاسی بیکەین بە مەرج واز لە پلە و پایە و پۆست بێنی قانونی نەوت و گاز دەرچێ، چکە بە پێی دەستور ئێمە قانونی نەوت و گازمان نییە و هەموو ئەم شەشانی کە ڕۆبەڕووی کوردستان و بەغابەتەوە نەبوونی قانونی نەوت و گازە. ئێمە نەوتە فرۆشین بەغاڵە دەسەڵاتانی، ئێمە ئاڵین بە پێی مادەی ئەوەنە دەسەڵاتمانەیە. ئەمە بارودۆخێکی دروست کردووە، نەوت نەنێری بودجە ئەنێرم، ئەوەنگە نەوت بنێرە ئەمەڵێ ئەوەنگە نەوتم نییە، کەواتە بنچینەی شەشەکە نەبوونی نەوت و گازە. قانونی نەوت و گازی فدراڵی دەربکرێ بە تەوافقی و کۆتایی بەم چیرۆکە بهێنرێ و ئەمە بێ بە سەرەتایەکی تازە بۆ بوژانەوەی ئابووری عێراق لەلایەک و بوژانەوەی ئابووری کوردستان. خاڵی سێم، ئێمە ناونیشانێکمان بەرز کردوتەوە هەڵەیە، هەڵەی موچەمان بنێ.
ئێمە لە عێراق مافی موچەمان نیە، ئێمە مافی بودجەمان هەیە. بودجە پێک دێ لە سەتا بەپێی ئەم قانونی بودجەیە کە ئێستا کاری پێکرێ 12.7 پارەی هەموو عێراق بێ بدرێ بە کوردستان. ئێخۆ موچە لە سەتا 12.7 نییە، موچە لە سەتا 5 لە میزانی عێراق ئەو پشکەی کە بۆ کوردستان هاتووە. ئەوی تر بودجەی گەشە پێدانە، پەرەپێدانە، بودجەی وەبەرهێنانە بۆ دروستکردنی ڕێگاوبان، قوتابخانە، نەخۆشخانە، پێشخستنی فڕۆکەخانەکانت، قەرەبوو، ئاوەدانکردنەوە، بوژانەوە. ئێمە ئەوەی کە وەرمانگرتووە وەکو موچە ئەگەر بیخینە کۆی کەینەوە بە پارەکە و بەراوردی کەین بە ڕێژەی بودجەی عێراق لە 5 تێپەڕ ناک. ئێمە لە 12.7 مانەیە، کەواتە ئێمە داوای بودجە بکەین. بودجە هەم موچەشەگرێتەوە، هەم بڕگەکانی تریشەگرێتەوە کە پەیوەندی هەیە بە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و هەروەها بودجەی وەبەرهێنان کە پەیوەندی هەیە بە گەشەپێدان و ئاوەدانکردنەوەی وڵاتەکە. بە باوەڕی من ئەمە خاڵێکی زۆر زۆر جەوهەریە. خاڵی سێم، ئێمە لە ڕووی سیاسیەوە وتارەکەمان بەرامبەر بە عێراق بگۆڕی. وتارەکە ئەوەیە کە بەهێزبوونی بەغا بە مەترسی لەسەر خۆمان نزانین بە بەهێزبوونی خۆمان بزانین و بەهێزبوونی کوردستانیش ئەوان بە مەترسی لەسەر خۆیانی نەزانن بە بەهێزبوونی عێراقی بزانن. ئەوە چۆن ئەکرێ بە سەردانیکردن، بە گۆڕینی وتاری میدیایی، بە ڕێکەوتنی سیاسی. خواعافی کە ئەو وەختی کە جەنابی مام جەلال لە ژیان نابوو سەر کۆمار بوو، چەند جارێ لە بەرنامەش باسم کردووە، دوو ڕێکەوتن نامی استراتیژی کورد کردی لەگەڵ بەڕێز کاک مەسعودە هاتن لە دوکان لە هاوینە هاواری دوکان. ئەو کاتە تاڕق هاشمی نوێنەرایەتی سونەیەکە لە ناو عێراقا و سونەی عێراق ئۆپۆزیسیۆن بوو لە ناو پرۆسی سیاسی عێراقا و شەڕی تایەفی هەبوو. کورد لە یەک کاتە پەیوەندی مێژووی و استراتیژی لەگەڵ برایانی شیعە هەبوو، لە هەمان وەختیشا کورد پەیوەندیشی نووسراوی و ڕێکەوتنی هەبوو لەگەڵ سونەش. بۆیە ئێمە بە بێلایەنیمانەوە لەناو ئەو جەنگی ئەهلیە کە لە بینی شیعە و سونەیە هەبوو، کورد پارێزگاری لە بێلایەنی خۆی کرد، نەچۆ ناو شەڕەکەوە و دەوری خێری بینی لە هاوکاریکردنی هەردوولا. ئەوانەی لێ قەوما بوون هاتن بۆ کوردستان، ماڵیان بۆ کرایەوە و کوردستانیش بژایەوە. ئێمە دۆخی زێڕینی بژانەوەی کوردستان تا 2014 کە بودجە دێ و وڵاتەکەمان ئارامە و خەڵک دەوڵەمەنە بێ و بژانەوەی ئابووری هەیە. ئێمە جاریشکە بگەڕینەوە بۆ ئەوەی کە ئەم هەموو ساڵە ئێمە لەگەڵ عێراقا کێشەمانە بووە، جەنگمان هەبووە. ئێستا عێراق کە بودجەکەی قەڵەو بۆ دەوڵەمەند بۆ کاتی ئەوەیە کە ئێمە شایستەی دارایی خۆمان بکەین. خاڵێکی تر مەسەلەی فدرالیەتە، ینی دروشمی فدرالیەوەی کە بە عەرەبی پێڵێن ئیتیحادی. بە باوەڕی منە بێ وەکو دروشمێک هەمیشە بیڵێینەوە، چکە فدرالیەت هەر ئەوە نییە دروشمێکی سیاسی بێ. فدرالیەت یعنی لامەرکەزی دارایی، لامەرکەزی کاژێڕی، و فدرالیەت هەر بۆ کورد نییە. ئەمەش حاڵەیەکی ترە وەکو دەسەواژەی سەرۆک وەزیران و سەرۆشی ئەنجومەنی وەزیران. فدرالیەت ئەوەنەی بۆ بەسرە باشە، ئەوەنە بۆ کورد باش نییە، چکە لە 180 بودجەی عێراق لە بەسرەوە دێ. ئێستا لە بەسرە کە بیانەوە قوتابخانەیەک دروست بکەن ناتوانە دروستیکەن، ئەبێ بەڕێوەبەری پەروەردە کتاب کا بۆ محافظ بیکا بۆ وەزیری پەروەردە، وەزیری پەروەردە بیکا بۆ ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی وەزیران بیکا بۆ پلاندانان بیکا بۆ دارایی. ئەم پرۆسەیە جار 2 ساڵێ هەتا پارە دێنێ قوتابخانەیە دروست بکەی لە بەسرە کە لە کاتێکا لە 180 هەموو بودجێ عێراقی بەسڕێ. باشە کەواتە فیدرالیەت، شۆڕکردنەوەی دەسەڵات، لامەرکەزیەت پێشەوەی لە قازانجی من و تۆ بێ لە سلێمانی، لە قازانجی نەجەف و کەربەلە و مووسڵیشە. باش بەس ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی بۆ یاسای نەوت و غاز دەربچێ لە بری موچە بودجە بێ فیدرالیەت بەهێزکرێ بەو دۆخەی ناخۆلایەنە سیاسەکانی کوردستان دەکرێ، لێرە ناکۆکی لە بەغدا ناکۆکی بێگومان ناکرێ. بەڵام وەکو ئەڵێ ئینسان لە هەموو بارودۆخێکی ناهەموارە شتی لۆژیشی هەر ئەبێ بڕێ و ڕێگە ڕاستەکە هەڕوون کاتەوە. وەکۆڵێ لە ناو هەموو تاریشیەکە هەموو شەوێک ئەبێ کۆتایی بێ و بەیانی هەر خۆر دەرکەوێتەوە. ئەمە یاسای ژیانە. من تێگەم کە ئێستا بارودۆخەکەندا هەموارە و نەکەر ناوماڵی کورد بۆ ئاگاریت، ناوماڵی برایانی شعش بوو کە ئەیبی خراپترێ لە کورد. بەڵام ڕەنگە ئەوان جیاوازیەکان لە ئێمە ئەوە بێ کە یەکەم ئەوان بەهۆی ئەوەی کە مەسەلەیەکی ئاینی هەیە، سەماحەتی سەیید سیستانی وەکو مەرجەعێکی گەورە لە دۆخێکی تەنگانەیە ئەتوانێت ناوەند بێ. هەروەها ئەو مێژوە ئاینی قوڵەی کە پەیوەندی هەیە بە شەهیدکردنی ئیمامی عەلی و ئیمامی حوسەین و یعنی بابەتەکە چیرۆشێکی ئاینی کۆیە کاتەوە. ئێمە کورد میلەتێکین، هیچ دەوڵەتێ نییە کۆمان بکاتەوە. ئەوانەی سونە 20 دەوڵەتی عەرەبی هەیە کۆیان بکاتەوە.
کۆماری ئیسلامی ئێرانی قوڵایەکی ئاینی و استراتیژیە بۆ برایانی شیعە. بەڵام ئێمە کورد میلەتێکین کراوین بە 4 پارچەوە، نە دەوڵەتمانەیە نە هیچمانەیە، ڕەنگە تاکە شتێک کۆمان بکاتەوە کوردبوون بێ و تاکە شتێکی تریش ئەو نەهامەتێ بێ کە بەسەرمانە هات بێ. ئێستا گەبچی بۆ بیابانەکانی سەماوە هەتا ئێستا دەیان هزار ئێسک و پرۆسکی مناڵی کوردیتیایە. ئەو ئێسک و پرۆسکە کەس لی نەپرسیوە تۆ خەڵکی کەلارە خەڵکی کفریە، کەس پرسیاری ئەوەی لێ نەکردووە تۆ ئێستا خێزانەکەی چه ئایدۆلۆژیایشەیە لە بەرەوەی کورد بۆ لەنا ئەو بیابانە ئێسخانەکەی کەوتو. باشە بەزوەکو موچە تاوەکو حکومەت پێک دێ پێ دوایە کێشەی بۆ دروست ناوێ ئێستم بۆ مانگی 4 لیستی موچە ڕۆشتووە میزانی مراجعە بەس بڵێن ئەو داهاتی ناو خۆنێنێ درراوە کە پێشتر بەغدا داوای 120 میلیاری دەکرد. پێ دوایە بۆ مانگی 4ش کێشە نابێ وەکو مانگی 3 بڕە پارێکیش کەمتر بنێدرێت. وڵای بەڕێی بەندە ئەوەیە کە ئێستا ئەم بارودۆخەوە کۆڵێ مانجی هەنگوینی سیاسیەکانەوەی بە عەرەبی بڵێن شەهر العەسەل، ئەو کەسەی کە ناوی لە ناو ناوانایە بیر لەوا کاتەوە کە لایەنەکان لە خۆی ڕازیکا بووی ئیشەکەی بڕوە. لەبەرەوە من ئەم مانگە بە مانگیشی قورس نازانم بۆ هاتنی موچە، لەبەرەوەی کە ئەو کەسە ئێستا بۆ نمونە تۆڵی باسم البەدری ئێستا پێویستی بەوەی خەڵک لە خۆی ڕازیکا نەگەوەی کە دژایەتی بکە یا سودانیش ئەگەر بیەوێت سودانیش حتا ئەگەر وزارەتەکەشی جێ بەڵێ تازە ئەم مانگە بۆ چێ دژایەتی بکە، ینی لە ڕووی سیاسیە واڵێم. بەڵام ئەم شێشەیە ئاوا چارەسەر نابێ، ینی ئێمە ئەوە چەندەها ساڵە هەموو مانگێک ئەم پرۆسەیە دووبارە بێتەوە بەڕاستی ئەمە بە هیچ جۆرە بتوانرێ ئەمە جێبەجێ بکرێت چونکە سەیری کارنامەی سودانیشم کردنی 4 ساڵەمەوە بەر دەرکردنی یاسای نەوت و غازی تێدایە، گێرانەوەی بڵێن فەرمانبەرانی ناوچە دابڕێنراوەکانی تێدایە بۆ سەر بە تایبەتی پەروەردە. لە بەردەم دوو سیناڕۆین نەزانم بەڕێزمە بەس چی جگە لەو ئومێد و هیوا ئاواتانی بەندەخواستن بە دوو ڕێگەمانەیە. ڕێگەیشان یا بەو جۆرە ڕێکەوین کە ڕەنگە ئێستا ئەم هەلومەرجە پێمان بڵێ ئەمە زۆر نزیک نییە لە واقع بەداخەوە. ڕێگەیشی تر ئابم پارچە پارچەیە ئەڕۆین و ئەم بارودۆخە بەم جۆرە بەداخەوە ئەم تاڵیەکی کێشین بەردەوامێ کە من هیوام وایە ئەمەی دووەمیان جێبەجێ باش. ئەی بۆ پۆستەکان ئێستا جگە لەسەر کۆمار بڵێنی ئێستا لە بەغدا وەزارەتی دادمان هەیە، ئەوەش یەکلایکردنەوە دەرەوە دوو بۆ چوون هەیە لەسەر ئەو بابەتە، بەڵام یەکلایی نەبووتەوە. بچوونێکیشانەوەیە کە قەوارەکان ئەو وەزارەتانی خۆیان پێبنەوە، بچوونێکیشەوەیە نەیدەن لە نێوان هەموو قەوارەکانە بیگۆڕن، یعنی نەکرد بۆ کورد، ینی بۆ نمونە وەزارەتی با بڵێن نەوت لە لای برایانی شیعە بووە و زیاتر لە ساڵانی پێشووترا لە لای ڕۆتی عەمار حەکیم بوو، ئەمجارە لە لای سەید مالیکی بووە و خەڵکی بەسڕێ بیگۆڕن بیان بەلایەنێکی تر. مەسەن وەزارەتی دەرەوە هەمیشە لە لای کورد بووە جگە لە یەک جار، ئەمجارە وەزارەتی دەرەوە بن بە شیعە و وەزارەتیشی تر بن بە کورد. ئەم بۆ چوونە هەیە، بەڵام ئەمانە هەمووی ڕاوەستاوەتە سەر ئەوەی کە ئەو کەسە ڕابسپێرن، چونکە ئەو کەسی ڕایسپێرن ئەو زۆر دەورێکی سەرێکی هەیە لە ئاراستەکردنی ئەم مەسەلەیە، بە تایبەتی هەفتەی یەکەم کە دەستەکا بە گفتوگۆ جۆری گفتوگۆکان پێڵێن کام ئاراستەیان سەرەگرێ، ئەو ئاراستەیە سەرەگرێ کە وەزارەتەکان بگۆڕنەوە لە نێوانیانە یا هەر لەسەر ئەم نەریتە بمێنەوە و جارێکی کە بەم شێوەیەدا بشکێن. بۆ کورد بەڕێزت ینی وەزارەتی دارایی بەگرنگتر دەبینی تا دەرەوەیان چۆنە ئەگەر کێشەی موچەمان بۆ چارەسەر دەکرێت؟ ئەگەر ئەنجومنی وەزیران چالاک نەکەینەوە، ئەگەر لە ڕێکەوتنیشی سیاسیە ئەوە نەچەسپێنین کە ئەوەی لە قانونی بودجە هاتووە نەک بۆ کورد بۆ هەموو وەزارەتەکان هەچ کەسێک وەزیری دارایی بێ هیچی پێ ناکرێت، هەچ کەسێک لە هەر وەزارەتێکا بێ هیچی پێ ناکرێت، چونکە من بەشێکی زۆری وەزیرەکان هاوڕێ من و بەشێکی زۆریشان زۆر بە دڵسۆزانە و بە پەرۆشن بۆ ئەم مەسەلەیە. ئەن باسی هەر وەزیرە کوردەکانیش ناکەم، یعنی ئێستا تۆ بڕۆ بۆ وەزارەتی تەندروستی، خۆ ئەو وەزارەتی تەندروستی زۆر پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە وانە جگە لەوەی هەندێک بابەتی دەرمان هەیە کە سیادیە، بەڵام وەزارەتی تەندروستی خۆمانەیە. ئەوانیش کێشەی گەورانێ لە دابینکردنی پارە بۆ کڕینی ئامێرێکی پزیشکی ڕۆژانە نووسراوەکەن بۆ وەزارەتی دارایی پارە نیە و ڕۆژانە داوای ڕەزامەندیەکە نەجومەنی وەزیران ڕازی نییە. ئەم بابەتە ئەبێت چارەسەر بکرێت. ئەگەر ئەم بابەتە بەو جۆرە لە چوارچێوەی ڕێکوتنیکی سیاسیە، من بۆچی پێشەشی وتم ئێمە کە چوینە ئەم ڕێکوتنەوە یەکێتی بەجیا پارتی بەجیا پێشەوەی باسی ئەو بکەین چیت بەرەکەوێ ناوی وەزارەتەکە چییە وەزیرەکە چییە ڕێبکەوین لەسەر چارەسەرکردنی ئەم شێشەیە، چکە ئەم شێشەیە پەیوەندی بە کوردەوە نییە، ئەمە شێشەی شیعەشە، کێشەی کوردیشە، کێشەی سوننەشە. یعنی ئێمە زۆر دیبلۆماسیانە بۆ ئیشەکە بڕۆین، هەروانە ڕۆین کە ئێمە داوای خۆمانەکەین. وەکو باسم کرد ئەمە بۆ بەسڕەش کێشەیە بۆ سلێمانی شێشەیە کە تۆ قانونی بودجە و نووسیەوە پشکەکانە دیاری کرد، خشتە و هەیە، بڕی پارەت هەیە، ژمارەت هەیە،
ئیتر چ بەهایش هەیە جاریش کە تۆ بگەڕێتەوە بۆ وەزیری دارایی و ئەنجومەنی وەزیران ئەگەر ئەمەمان چارەسەر کرد پێم وایە هەموو مشکلەکان چارەسەر بێت چونکە ئێمە لە جەدوەلی موچەیە لە قانونی بودجەیە جەدوەلمان بۆ دانراوە ئەوەنە پارە بۆ موچەیە ئەوەنە پارە بۆ خانەنشینیە بەڵام ئێمە هەموو هەفتەیە هەموو مانگێک گەڕێنەوە بۆ وەزیری دارایی و هەموو مانگێک تەلەفۆنکەی بۆ سەرۆک وەزیران و سەرۆک وەزیران تەلەفۆن کا بۆ وەزیری دارایی و وەزیری دارایی فەرمان بە فەرمانگەی بودجە بۆ دابین کا لە ڕاستی ئەمە پرۆسیجەرێکە پێچەوانی دستور و یاسایە و هیچی لێ سەوز نابێت 2 مانگ 3 مانگ دوایی دیسان تووشی کێشە سەبارەت بڵێن کاریگەری سەرۆک کۆمار هەڵبژێردا ئەگەر حکوومەتیش پێک بێ کاریگە دەبێت لەسەر هەرێمی کوردستان یاخود سیناریۆی بۆ پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا باسی دووبارەکردنەوەی هەڵبژاردنیش دەکرێت بە ڕێژ شارەزایەکی باش تێ لە ئێستا ئەگەرێکی بە دووری دەبینی هەموو ئەگەرێکراوەیە بەڵام من پێم وایە ئەم کابینە تازەی عێراق وەکو دوا هەمین دەرفەتە بینم بۆ گەلی کوردستان و چارەنووسی هەرێمی کوردستان مەبەستم چارەنووسی پەیوەندیەکانمانە لەگەڵ بەخا باشە کە خۆ ناکرێ ئێمە تا دوای چواری تریش دیسان دابنیشین بڵێن 4 ساڵ تەمەنە وەنیە ئێمە ئەم 4 ساڵە بە بێبایەخ سیر نەکەین ینی ئەم مانگەی کە لە بەردەممانە مانجێشی زێڕینە هیوایارم هەموو لایەکمان پەڕێش تازە هەڵبینەوە و زۆر بە بەرپرسیارانە سێری ئەم مەسەلەیە بکەین بە تایبەتی برایانی پارتی دیموکرات بە دەمارگیری لە مەسەلەیە مامەڵە نەکەن بە بایکۆتکردن مامەڵە نەکەن ئێمە لە بەردەم ئەزممویشی تازەین هاوشێشەی بەڕێوەبردننی دەوڵەت لە عێراقا گۆڕاوە دی ڕێگەمەوە بڵێم پاسەوانی کۆنەوەی بە عەرەبی پێڵێن حرەس القەدیم لە ناو ماڵی شیعەشا لە بەردەم دەرگای خانەنشین بوونایە ئەوە چیە زات کاریگەرێکی لەسەر ینی پەیوەندی لەگەڵ هەرێم کەواتە ئێمە ژەبێت تێ بگەین کە ئەوانە نەخشەی سیاسی دەوڵەتی تازی عێراق گۆڕن شانۆکاری تازە هاتوونەتە سەر شانۆکە و پاڵەوانی سیاسی تازە پیا بوون ئێمە بێ لەگەڵ ئەم کەش و هەوا تازەیە خۆمان بگونجێنین حکوومەتی داهاتوی عێراق حکوومەتیشی لە نێوان دوو کەوانە پرۆ خۆر ئاواییە بێ بە نەوەک لە ناوەکان پەیوەندیشیشی باشیشی ئەبێ لەگەڵ ناوچەکەیە ئێمە پێویستەکە لەم مەسەلەیە ڕۆڵێکی کاریگەر و بەهێز ببینین بە وشیاریەوە بڕۆینە پێشەوە وەکوتم پڕێشی تازە هەڵبینەوە ئەم پەڕە تازەیە لەسەر بنەمای لێک تێگەیشتنیشی تازە بێت چ پێویستەکە ئێمە شەڕێکی بێ ئەنجام بکەین ئەوەی کە تۆ پێداگیر بیت و تەنها وەرەقەیەکی خۆت هەبێ یا ئەمەم قوبوڵەیە هیچم قوبوڵ نییە و باوەڕی من ئەو سەردەمە کۆتایی پێ هاتووە ئەو سەردەمە دەمێکە تێپەڕیوە پێویستەکە زۆر بە کامڵی بە ئارامی سەیری ڕووداوەکان بکەین و پڕێشی تازە بۆ تێگەیشتنی تازە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان مەگەرم مەسراوەتەوە بەمەی بەخاوە قسەکەی بەڕێزە تەواو ئێمە گەل لە بەغا ئەم دەرفەتە بقۆزینەوە جاریشکە هەمومان بەیەکەوە بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتنیشی تازە بکەین لە پێکەنانی حکوومەتە و ئەگەر بە پێچەوانەوە ئەو پەرتەوازەی هەمانە لە دروستکردنی حکوومەتی تازای عێراقی شاڕەنگ باتەوە ئەوە بێگومان شارەنووسی حکوومەتی هەرێمیش بەرەو نادیارە ڕۆ یان ڕەنگە یەکێک لە سیناڕەکان دووبارەکردنەوەی هەڵبژاردن بێ یەکێک لە سیناڕەکان ئەوەیە بەردەوام بوون بێ لەسەر ئەم بارودۆخە ناشەرعیە و هەتا دوای زۆر سپاس دەکەین بەڕێزکەفیق یاساناس و هەروەڕاویشکە لە سەرۆکاتی کۆماری عێراق مادومانکە سپاسیان دەبوون دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ